بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بە هاوکاری وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و پارێزگاری سلێمانی و چەند ڕێکخراوێکی حکومی و ناحکومی کۆبوونەوەیەکی تایبەت بە ڕۆژی ئاوارکانی ناوخۆ و پەناهەندەی خۆر ئاوا لە شاری سلێمانی ئەنجامدا. کۆبوونەوەکەش بە ئامادەبوونی بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و چەند ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و سەرپەرشتیارانی پەروەردەیی بەڕێوەچوو. پاشە بەردۆخی بەسەر وڵاتی عێراق و سووریا داهاتین ڕۆژێکی زۆر ئاواری ناوخۆ پەناهەندە بۆ هەرێمی کوردستان تابێت بە پارێزگای سلێمانیش ئێمە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی هەستین بەکردنەوەی چەندی قوتابخانە بۆ ئاوارەکانی ناوخۆ و بۆ پەناهەندەی سووریا. پارساڵ هەستین بەکردنەوەی قوتابخانە بۆ ئاوارەکان و پەناهەندەی سووری. ئاماز لە کۆبوونەوەی ئەمڕۆ کۆبوونەوەکە لە نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی فیدراڵ و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف و بە ئامادەبوونی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگا و دارە معنیەکانی دابێت بەم پرۆسەیە. ئەم کۆبوونەوەیە تاوتوێی بڕگە و مادەکانی ئەو ئیتفاقیەکێک کە لە بینی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی و وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم کراوە بۆ پیاسوونەوە بۆ بڕگە و بابەتانی کە لە کۆبوونەوەکی پێشترا باس کراوە. لە کۆبوونەوەکەدا چەندین تەوەری گرنگ باسی لێوە کرا و گفتوگۆی لەسەر کراو لەلایەن ئەندامانی لیژنەی پەروەردە لە پارێزگاری سلێمانی ڕۆژی ئاوارەکان لە ناو کەمپەکان خرایە ڕوو. ئێمە وەکو ئەندامان ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە لیژنەی پەروەردە پێشتر هەر بۆ بەرچاوڕۆنیمان لەگەڵ خاتون یەکەمی عێراق و لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی سەردانی ئاوارەکانمان کردو بە تایبەتی کەمپی عەربەت. لە مەیدانی سەردانەکەماندا یەکەم کێشەکە ڕوبەڕوومان بۆ وەسینمان کرد کە کۆمەڵێکی زۆر لە خوێندکار لە مەکتەبێکی بچووکە لە ژووری پۆلەکانیان کە تەنها خێمە بوون لەوێ ئامادەن کە لە کۆی 18,000 ئاوارە 10,000 بەس خوێندکار بوو. ئەمە گرفتێکی زۆرە لە کاتێکا کە بەڕێوەبەری یا بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی سلێمانی هەموو هاوکاریەکی کردوون، بەڵام ئەمە زۆر کەمە لە چاو ئەو هەموو خوێندکارەدا. لەبەر ئەو ئێمە راپۆرتی خۆمان نووسیوە لە ڕێی جەنابی پارێزگارەوە بەرزمان کردوێتەوە بۆ وەزارەتی پەیوەندیدار کە وەزارەتی پەروەردەی عێراقە، هەروەها هەر لە ڕێی پارێزگارەوە بۆ وەزارەتی کۆچ و کۆچبەران کە بە دوای ئەم کێشەیە بچن، لەبەر ئەوەی هاوکارێکی زۆری مادیمان ئەوێت کە لەم کاتەدا لە کاتی ئەم قەیران ئابوووریەدا لە توانای هەرێمی کوردستاندا نییە. ئەمە یەکێ لە کێشەکان. ئەوەی کە لە ئێستادا دەبێ بکرێت ئەوەیە کە ڕێوشوێنی تەواویان بۆ ئامادە بکرێت. ئەمڕۆ کە لەم سمینارەدا ئێمە بەشدارین وەکو پێشتر کە راپۆرتیشمان نووسیوە لە هەمان کاتە راپۆرتی خۆمان زیاتر ئەنووسین برزیەکەینەوە کە شوێنی باشتریان بۆ دابین کرێت، هەروەها وەسائیلی خوێندن فراهەم بکرێت هەر لە کتێبەوە هەر لە ڕەحلەوە، هەروەها گرفتی زۆریش ئەوەیە کە مامۆستانیە مامۆستاکانیان تەڵەن ئێمە لە ناو ئەو ئاوارانی کە هاتوون مامۆستایەکی زۆری تایە کە ئەتوانرێت ئیسفادەیان لێ بکرێت لە کاتی دەرزبوتنەوەیە، لەبەر ئەوە ئێوان هەموو چەشیان هەیە لەلایەن حکوومەتی عێراقیەوە هەم لێرش ئەتوان بەکاری خۆیانەوە سەرگەرم بن. لە هەمان کاتە ئێمە لە کەمپەکانی ترا بەسەرمان کردوێتەوە وەکو لیژنەی پارێزگا، لیژنەکانی ئەنجومەن لەگەڵ پارێزگایە لە کەمپە تازەکاندا مەکتەبی باش کراوەتەوە، بەڵام ئەوە ماوە کە تەسیساتی تەواوی بۆ بکرێت و مامۆستای بۆ فراهم بکرێت. بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی گەرمیان بە مەبەستی خستنە ڕووی کێشەی ئاوارەکان و گەیاندنیان بەلایانی پەیوەندیدار چەندین ئامارەی خستە ڕوو و داوایان کرد هەوڵی زیاتر بدرێت بۆ باشترکردنی ڕۆژی ئاوارەکان لە گەرمیان. ئێمە وەکو بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی گەرمیان لەگەڵ بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی و نوێنەری یونیسێف و نوێنەری قوتابیە ئاوارەکان کە لە خوار و ناوەڕاستی عێراق و ئەو قوتابیانەی کە ئاوارە بوونەوە ئێستا لە کوردستان و لە سنووری ئیدارەی گەرمیان و سلێمانی نیشتەجێن، ئیمڕۆ کۆنفرانسێک یا کۆبوونەوەیەک ئەبەسترێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانە کە لە ساڵی ئایندا دێنە پێش پەروەردە و پار لە ساڵی 2014 مانگینۆ کۆبوونەوەیە ترکرا کۆمەڵێ بنەمادا ڕێژرا کە ئەبوایە جێبەجێ بکرایە. ئیمڕۆ پیاچوونەوەیەک بە ئەو کۆبوونەوەیەک کە مانگینۆی پارکرا چاوی پاخشێنێتەوە بزان چی جێبەجێ کراوە و چی جێبەجێ نەکراوە و لەم کۆبوونەوە بڕیار ئەدرێ بۆ ساڵی ئایندا بۆ ساڵی خوێندنی 2015-16 چی پێویستە بۆ ئەو قوتابی ئاوارانە بکرێت. جێگەی باس ئەنجامدانی ئەم جۆرە کۆبوونەوە کۆنفرانس و سیمینارانە بە مەبەستی باشترکردنی ڕۆژی ئاوارەکانی ناوخۆ پەناهەندەکانی خۆر ئاوایە و لە ڕێگەی ئەم کۆبوونەوانەوە هەوڵ دەدرێت باشترین کار و باشترین شوێنی خوێندن بۆ مامۆستایان و خوێندکارانی ئاوارە ئامادە بکرێت.